بەخوا باوکی من زۆر بیر دەکەم. 9 ساڵە باوکی خۆم نەبینیوە، والله زۆر بیری دەکەم، بەڵکو ئینشەڵا دوای مردن خوا لە بەهەشتا گشتمان کۆ کاتەوە. ئێوەش بە هەمان ژێر باوکتان، براتان، دایکتان، خوشکتان مردووە، مناڵتان مردووە، بیریان دەکەن. والله کاتێک کە دەمرن بە یەکتر شاد ئەبنەوە. بۆیە مردن دابڕانێکی کاتیە. چەند ساتێک لە ئازیزەکانی خۆدا ئەبڕی، لەم ئازیزانەدا ئەبڕی ئەچی بەلای کۆمەڵی ئازیزی تر، لەم خەڵکە جا دەبیتەوە دەڕۆی بۆ لای کۆمەڵە کەسێکی تر کە چەندەها ساڵە نەیانت بینیوە. والله جارێ باپیری خۆت نەبینی لێ دەیبینیت، نەنکی خۆت، مامەی خۆت، خاڵی خۆت نەبینیوە لێ بیان شا دەبیتەوە. بۆیە خەمبارین ئێمە کاتێک کەسێکمان دەمرێ، بەڵام مردۆکانمان زۆر دڵخۆشن، زۆر دڵخۆشن کە کەسێک لە ئێمە دەمرێ و دەڕا بۆ بەهەشت، لەگەڵمانە کۆ دەبێتەوە. بەڕاستی حەدیثێکی زۆر خۆشە پێغەمبەری خوا بمانی باس صلی الله عليه وسلم، کەواتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە ئەم ڕۆحی ئیماندارە دەچێت بۆ لای ئەو مردوانەی پێش خۆی کە مردون و بەهەشتین، دەفەرمێ فيسألونه ماذا فعل فلان ماذا فعل فلان، پرسیارەکەن دەڵێ فلان کەس ئەم مردۆ کۆنەکان پرسیار لە مردۆ تازەکەکە، دەڵێ فلان کەس کوڕەکەم چیەکە، ژنی هێناوە نەهێناوە، کێ هێناوە، کچەکەم شووی کردووە شووی نەکردووە، شووی بە کێ کردووە، خێزانەکەم شووی کردووە شووی نەکردووە، پیاوەکەم ژنی هێناوە نەهێناوە. پرسیارەکەن یەک بەیەک مردۆ کۆنەکان پرسیار لە مردۆ تازەکەن، ئەمیش معلوماتی تازەی پێ هەموو شتەکانیان پێ ئەڵێ دەربارەی کەس و کاریان. یەک بەیەک مردۆ ئەوەی کە لە دنیادا ناسیتەوە بەهەشتیە، لەوێ پرسیار دەربارەی کەس و کارەکەی خۆی لە تۆ ئەکات. کەواتە دەمەتەقێ دەکەن، قسە دەکەن ئەهلی بەهەشت. خوا لەو کەسانەمان بگێڕ. کاتێک کەسێک لە ئێمە دەمرێ، کەسێکمان کەسێکی خۆشەویست و ئازیزی لەدەست ئەدات. تۆ کەسێکی ئازیز لەدەست ئەدەی، بێگومان خەمبار دەبین، بێتاقەت دەبین، دەگرین، بێتاقەتین. بەڵام مردوەکانمان ئەوانەی کە بەهەشتین، خوای گەورە بە ئەهلی بەهەشتیان قبوڵکە هەر هەمویان. مردوەکانمان بە پێچەوانەی ئێمەون، ئێمە خەمبارین، ئەوان دڵخۆشن. بۆچی؟ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە، ئەفەرمێ کاتێ ئینسانی ئیماندار ڕۆحی دەکێشرێ، ئەوەی کە ئەهلی ئیمان و تەقوای و بەهەشتیە، یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی. ئەفەرمێ ڕۆحی ئەو ئینسانە ئیماندارە دەبەن بۆ لای ئیماندارەکانی کە لە پێش ئەوە مردوونە. ئەم کەسە دەڕوات بۆ لای کێ؟ بۆ لای ئیماندارەکانی پێش خۆی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فلهم أشد فرحا به من أحدكم بغائبه يقدم عليه. والله کەسێک لە ئێوە کەسێکی چەند ساڵە نەبینیوە، کاتێک کە دێتەوە ئەو کەسە خۆشەویست و ئازیزەی، چەندە دڵخۆش دەبێت. تۆ مناڵێکت هەبێ، کەسێکت هەبێ، خۆشەویستێکت هەبێ، سەرنەگوم بێ، کەس نەزانێت چی بەسەر هاتووە، لە پڕێکە پەیدا بێ، چەندە دڵخۆش دەبێت. تەسەور ناکرێ، ناتوانی وەصفی بکەی. کوڕێکت 20 ساڵە نەبینیوە، مناڵێکی خۆت باوکت چەند ساڵە نەبینی و لە پڕات دەیبینی، چەندە دڵخۆش دەبی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم والله ئەو مردوانە کە ئەهلی بەهەشتن دڵخۆش دەبن بەو مردوە تازە کە هاتۆ بۆ لایەن، لە ئەوەی چەنە ئێوە دڵخۆش بن بە کەسێک کە هاتۆ بۆ لاتان چەند ساڵە نەتان بینیوە، والله هێشتا ئەوان زیاتر دڵخۆش دەبن. بۆیە خەفەت دەخۆین ئێمە، بەڵام بەخوا مردوەکانمان دڵخۆشن. والله کاتێک کە کەسێک لە ئێمە دەمرێ، مردوەکانمان دڵخۆش دەبن.